سڵاتان لەبێت بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە ئەم کاتەوە هەموو کاتێکی ژیانتان باش هیوادارین لە هەر کوێیەکان ساغ و سڵامەت بن. ئەمڕۆ دووشەممە 16 گەلاوێژی 1402 هەتاوی بەرابەرە لەگەڵ 7 ئاگۆستی ساڵی 2023 زاینی لەگەڵ هاوڕێیانی هاوکارم لە خزمەتانداین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی کوردستان، ئێران و جیهان. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. برینداربوونی نۆ کۆڵبەر لە سنووری نەوسوود، بانگەوازی شاڵاکانی مەدەنی کوردستان بۆ مانگرتنی گشتی لە ڕۆژی سێشەمە، ئاگرزانی لە وەرگاکانی کرماشان و کامیاران لەلایەن ڕژیمەوە، دەست بەسەرکردنی مێرمەنداڵێکی خەڵکی تیکاب لەلایەن ڕژیمەوە، قەتعی بەربەڵاوی بەرق و ئاو لە شارەکانی کوردستان، گوشاری سەعاتی مەهاباد بۆ سەر سنوور فەرشادفەر، هەڕزایەتی خەڵکی چەورێز لە ئازبێاوی، کوژرانی هاوڵاتیەکی بەلوچ لە ئێرانشار و نقمبوونی 30 کۆچبەر لە کەناراوەکانی ئیتالیا. درێژە هەواڵەکان. برینداربوونی نۆ کۆڵبەر لە سنووری نەوسوود. بەپێ راپۆرتی گەیشت و شەوی یەکشەممە 15 گەلاوێژ کۆمەڵێک لە کۆڵبەران کەوتنە بۆسەی هێزەکانی ڕژیم لە سنووری نەوسوود و نۆ کۆڵبەر بە چەقەی ڕاستەوخۆ بریندار بوون. بە پێزانیاریەکان زۆربەی کۆڵبەران خەڵکی شارەکانی پاوە و سەلاسی باوەجانین و ناسناوی 6 کۆڵبەر بەناوەکانی ئێحسان ڕەسووڵی، نیمە عەزەمی، سەلام وەیسی، میلاد بازانی، هوشیار بازانی و فەرشاد ئاشکراکراوە، بەڵام هیچ زانیاریەک سەبارەت بە ناسناوی ئەو سێ کۆڵبەرەی دیکە لە بەردەستانیا. شایانی باسەکە کۆڵبەرانی بریندار بەمبەستی وەرگرتنی چارەسەری پزیشکی ڕەوانەی نەخۆشخانەی پاوەکراون. بانگەوازی شاڵاکانی مەدەنی کوردستان بۆ مانگرتنی گشتی لە ڕۆژی سێشەممە. بەپێ هەواڵی گەیشتی و ڕۆژی دووشەممە 16 مانگی گەلاوێژ شاڵاکانی مەدەنی و ژینگە پارێزی کوردستان لە بانگەوازێکدا زاوایان لە خەڵک کرد دژ بە ئاگرزانی بە ئەنقەسی دارستانەکانی کوردستان بۆ ڕۆژی سێشەممە 17 گەلاوێژ مانگرتنی گشتی بەڕێوە بن. لە بەشێکی ئەو بانگەوازە هاتووە خەڵکی شۆڕژگەری کوردستان ساڵانێکە جەنگەڵ و سروشتی جوانی مەریوان لەلایەن بەکرێگیراوانی ڕژیمەوە دەسووتێندرێ. هەوڵ و تێکۆشانی خەڵکی مەدەنی چەندین مرۆڤی شەریف لە خەبات دژ بە تاڵانکارانی ژینگەی کوردستان بوونەتە قوربانی. لە کاتێکدا حکوومەت ئەرگدارە بۆ ئەوەی ژینگە وەکو پڕبەهاترین میراتی مرۆڤایەتی بپارێزێت، بە پێشەوانەوە هیچ هەوڵێکی جددی بۆ کنترۆڵکردنی ئاگری جەنگەڵ و لە وەرگاکانی مەریوان و ناوچەکانی دیکەی کوردستان نەداوە. ئێمە شاڵاکانی مەدەنی و ژینگەیی بە جەختکردنەوە لەسەر ناکارامەیی و بێتەدبیری حکوومەت داوا لە خەڵکی شۆڕژگەری مەریوان و شارەکانی دیکەی کوردستان دەکەین. ڕۆژی سێشەممە 17 گەلاوێژ لە هەڵمەتێکی هەواهەنگدا بەداخستنی دوکان و بازارەکانمان بگرن و دەنگیان بەگوێت سەواوی خەڵکی ئێران و جیهان بگەینن تاکو لەوە زۆرتر ڕۆڵەی ئەو نیشتمانە نەبێتە قوربانی. ژن، ژیان، ئازادی. ئاگرزانی لە وەرگاکانی کرماشان و کامیاران لەلایەن ڕژیمەوە. ڕۆژی یەکشەممە 15 گەلاوێژ دارستان و لە وەرگاکانی ناوچێ بێڵەواری کرماشان و ئاژوانی کامیاران لەلایەن بەکرێگیراوانی ڕژیمەوە ئاگرزرا. بە وتەی سەرچاوەخۆجەیەکان لە وەرگاکانی گوندی شێروانە و دارستانەکانی ناوچێ ئاژوان لە کامیاران لەلایەن کەسانی نەناسراوە ئاگرزراوە و خەڵکی مەزەنی و ژێنگە دۆستان بۆ کنترۆڵی ئاگرەکە دەست بەکار بوون. هەروەها لە گوندی کالیانی سەر بە ناوچەی بێڵەواری کرماشان لە وەرگە و کێڵگەی کەشاوەرزان لە نێو ئاگردا سووتا و زیانێکی زۆر بە ژینگە و سروشتی ناوچەکە گەیشت. دەست بەسەرکردنی مێرمەنداڵێکی خەڵکی تیکاب لەلایەن ڕژیمەوە. لە ڕۆژانی ڕابردوودا مێرمەنداڵێکی خەڵکی گوندی ئاغدەڕەی تیکاب بە ناوی ئازاد یاڕەحمەدی لەلایەن ناوەنجەمنیەتەکانەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزرا. پاش هێرشی هێزەکانی سوپای پاسداران بۆ سەر کۆبوونەوەی ناڕەزایەتی دانیشتوانی گوندی ئاغدەڕەی تیکاب لانی کەم 10 کەس بریندار بوون و نزیکەی 50 هاوڵاتی دەست بەسەرکران. لە ڕۆژانی ڕابردوودا مێرمەنداڵێکی تەمەن 17 ساڵ بە ناوی ئازاد یاڕەحمەدی ڕفێنراوە و
هیچ زانیاریەک سەبارەت بە چارەنووسی لەبەردەستانیە. قەچعی بەربەڵاوی بەرق و ئاو لە شارەکانی کوردستان. ڕۆژی یەکشەممە 15 مانگی گەلاوێژ ئاو بەرقی زۆربەی گەڕەکەکانی سەقز و سنا بەبێ ئاگادارکردنەوە پشڕە و ناڕزایەتی خەڵکی لێکەوتەوە. بە وسەی هاوڵاتیان بەشێک لە گەڕەکەکانی سەقز لە تاریکی تەواودا بوون و لە گەڕەکەکانی بەهاران، شارۆچکەی ئاوگەر، شارۆچکەی زاگرۆز، ویلاشار، شارۆچکەی بێعسەت، کەمەربەندی ئاوگەر و نایسەر ئاو بەرقی هاوڵاتیان لەلایەن حکوومەتەوە پشڕە و چەند سەد هەزار کەس شەویان لە گەرما بێ ئاو بێ بەرقیدا بەسەر کرد. هەروەها سەرچاوە خۆجەیەکان باس لە قەچعی بەربەڵاوی بەرق و ئاو لە گەڕەکە جیاوازەکانی ساران و چەند گەورە شاری دیکەی ئێران دەکەن. گوشاری سڵاتی مەهاباد بۆ سەر سنوور فەرشادفەر. سنوور فەرشادفەر هاوڵاتی تەمەن 34 ساڵی خەڵکی مەهاباد لە ماوەی حەفسەکانی ڕابردوو سەبارەت بە بزووسنەوەی ژن ژیان ئازادی لەلایەن ئیدارەی سڵاتەوە بانکێشت و لێپرسینەوەی لێکراوە. سنوور فەرشادفەر لە حەفسەکانی ڕابردوودا زیاتر لە 5 جار بانکێشتی سڵاتی مەهاباد کراوە و هێز ئەمنیەکان بۆ ئەوەی ناچار بە هاوکاری بکەن گوشاریان خستووەتە سەری و هەڕەشەیان لێکردووە کە پەروەندە سازی بۆ دەکەن. ناڕۆنی چارەنووسی دوو بەندکراو لە گرتوخانەکانی ڕۆژیم. بە پێ راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ چارەنووسی دوو هاوڵاتی بەناوەکانی سەید ئەحمەد تاڵانە تەمەن 28 ساڵ و خەڵکی مەهاباد و ئارام شەعبان خەڵکی شنۆ لە گرتوخانەی سڵاتی مەهاباد و وەرمێ بە ناڕۆنی ماوەتەوە. بە پێزانیاریەکان ڕۆژی 28 جۆزەرزانی ئەم ساڵ سەید ئەحمەد تاڵانە بەبێ هۆکار لەلایەن سڵاتی مەهابادەوە دەست بەسەر و پاش لێپرسینەوە بۆ زیندانیە و شارە ڕاگوێزرا. شایانی باسەکە ئەو دوو بەندکراوە لە دەستڕاگەیشتمە پارێزەر و پەیوەندی لەگەڵ بنەماڵاکانیان بێبەشکراون و هیچ زانیاریەک لەسەر شارەنووسیان لەبەردەستانیە. لە لایەکی دیکەوە سڵاتی سوپای پاسدارانی شنۆ ڕۆژی 18 پوشپەڕی ئەم ساڵ بەبێ بەڵگەی قەزایی لاوێکیان بەناوی ئارام شەعبان دەست بەسەر و بۆ گرتوخانێ ئەو ناوەندە ئەمنیەتیە لە شاری وەرمێ گواستەوە. ناڕزایەتی خەڵکی تەورێز لە ئاسبێئاوی. شەوی یەکشەممە 15 گەلاوێژ دانیشتوانی گەڕەکی باغمیشەی تەورێز دژ بە نەبوونی خزمەتگوزاری ڕژانە سەر شەقام و خۆپشاندانیان کرد. بە پێڕاپۆرتەکان بەشێک لە گەڕەکەکانی شاری تەورێز ماوەی 3 ڕۆژە ئاویان نییە و بە دوواداچوونەکانیان هیچ ئاکامێکی نەبووە. بە وتەی هاوڵاتیان سەردانی هەر ئێجارێک دەکەن تەنیا بەڵێنی درۆیان پێدەدەن و هیچ بەرپرسێکی ڕژیم وەڵامدەرەوەی کێشە و گرفتەکانیان نییە. شەوی ڕابردوو دانیشتوانی گەڕەکی باغمیشە لە ناڕزایەتی بە نەبوونی ئاو خۆپشاندانیان کرد و دژ بە ڕژیم دروشمیان بەرز کردەوە. کوژرانی هاوڵاتیەکی بەلوچ لە ئێرانشار. هەفتەی ڕابردوو تەرمی شارۆمەندێکی بەلوچ کە مانگێک لەوە پێش لەلایەن هێزەمنیەکانەوە ڕەفێنرا بوو لە بینایکی نیوەکارە لە ئێرانشار دۆزرایەوە. بە پێڕاپۆرتی ڕێکخراوی حاڵبەش هاوڵاتێکی بەلوچ بە ناوی داود مەلەکزەهی تەمەن 32 ساڵ و خەڵکی شارستانی سەرباز مانگێک لەوە پێش لەلایەن حیزەکانی حکوومەتەوە ڕەفێنرا و بە دووەداچوونی بنەماڵەکەی بێ ئاکام مابوو. هەفتەی ڕابردوو تەرمیە و هاوڵاتیە لە بینایکی نیوەکارە دۆزرایەوە لە حاڵێکدا بەهۆی ئەشکەنجەی سەخت سیمای تێکچوو قابلی شناسایی نەبوو. بە پێزانیاریەکان بنەماڵی داود لە ڕووی چەند نیشانەی سەرقاچی ڕۆڵەکەیان ناسیوەتەوە. لە سێدارەزانی بەندکراوێک لە زیندانی دەسپول. بەیانی یەکشەممە 15 گەلاوێژ حکمی عەدامی بەندکراوێک لە زیندانی دەسپول جێبەجێکرا و بەندکراوێکی زیندانی کرمان بە مەبەستی جێبەجێکردنی سزاکەی ڕەواندەی بەندی تاکە کەسی کرا. بە پێڕاپۆرتی سنا بەندکراوێک کە هێشتا ناسناوی ئاشکرا نەکراوە بە تۆمەتی محاربە و ئەفسادۆل فیل ئەرز لە زیندانی دەسپول لە سێدارە دراوە. هاوکات ڕێکخراوی حاڵبەش باسی لە گواستنەوەی بەندکراوێکی بەلوچ بە ناوی عەبدولغەفار شەهیکی تەمەن 38 ساڵ و
خەڵکی خاش بۆ بەندی تاکە کەسی زیندانی کرمان کردووە. ناوبراو ساڵی 1400 بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر دەست بەسەر و دواتر سزای سێدارەیە بەسەردا سەپێنرا. نقمبوونی 30 کۆچبەر لە کەناراوەکانی ئیتالیا. ڕۆژی یەکشەممە 15 گەلاوێژ پۆلیسی ئیتالیا هەواڵی خنکانی 30 کۆچبەری لە کەناراوەکانی وڵاتە پشتڕاست کردەوە. پۆلیسی ئیتالیا هێشتا ڕوونی نەکردوێتەوە کە کۆچبەرەکان خەڵکی کام وڵاتن و ڕەگەزیان چییە، بەڵام باسییان لە ڕزگارکردنی دەیان کۆچبەری دیکە کردووە. جێگەی ئاماژەیەکە لە سەرەتای ساڵی 2023 تا بە ئەمڕۆ 1800 پەنابەری ئافریقایی لە ڕێگای گەیشتن بە ئەوروپا گیانیان لەدەستاوە. دووە هەواڵ کوژران و برینداربوونی 8 کەس لە هێرشی ئیسرائیل بۆ سەر سووریا. مەزیەکانی دەوڵەتی سووریا ڕۆژی دووشەممە 16 گەلاوێژ ڕایگەیاnkە بەهۆی هێرشی ئاسمانی ئیسرائیل بۆ سەر چەند ناوچە لە دەوروبەری دەمێشق 4 سەرباز کوژران و 4 کەسی دیکەش بریندار بوون. بە پێڕاپۆرسەکان ئەرتەشی ئیسرائیل لە ڕێگەی هاوشنی موشک لە بەرزاییەکانی جەولان چەند بنکەی سەربازی حکوومەتی سووریای لە دەوروبەری دەمشق کردووەتە ئامانج و دەنگی چەند تەقینەوەی بەهێز بیستراوە. جێگەی ئاماژەیەکە لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا ئەرتەشی ئیسرائیل سەدان جار هێرشی کردووەتە سەر بنکەکانی سوپای قودس و حەزبۆڵا لە سووریا و ڕایگەیاندووەکە ڕێگە نادات کۆماری ئیسلامی لە نزیکی سنوورەکانی جێگیر بێت. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکە هەر شاد و بەختەوەربن.